بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت لە پرۆگرامێکی دیکەی تەکسی 964 بەیەک دەگەینەوە. میوانی ئەو جارەم سەرنشینی ئەو جارەم بەڕێز لیوای مافپەروەر عەبدولخالق تەڵعات بەڕێوەبەری پێشووتری پۆلیسی هەولێرە کە ئەمڕۆ سەرنشینی دەگەیمە لای ئیمپایر بۆی کە سرحەتێک بڵاو پێم وا بێ کاتی سرحەتی ئەو هاتووە چونکە پێم وابێ خانەنشینیش بووی. بەڵێ زۆر بەخێر بێ. زۆر سپاس. هەستت چی ئێستا خانەنشین بووی و دوای ساڕانێکی زۆر ئیشکردن و ماندوو بوون؟ بەتاکید ماوەی دەتوانین بڵێن 35 ساڵ لە ئەرکەکانم 15 ساڵ لە ئاسایش و 14 ساڵ وەکو بەڕێوەبەری پۆلیسی هەولێر، ئەو ماوەی تریش لە بەغدا وەکو نوێنەری حکوومەت. ئەو هەموو ساڵە هەموو کاتێک شانازی پێوە دەکەم لەبەرەوەی خزمەتێکی زۆری ئەو وڵاتە و شار و حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکەکەم کردووە. بەتاکید هەموو ئەو ساڵانەی تەمەنم جێی شانازی بۆ خۆم و لە هەمان کاتیش بە خزمەتێکی گەورە دەزانم کە پێشکەش بە خەڵکی خۆمان، هاوڵاتی خۆمان، ئەو وڵاتە جوانە، ئەو شارە جوانە، ئەو حکوومەتە جوانە کردووە. زۆر باشە. پێم وابی ساڵانێکی زۆر بەڕێوەبەری پۆلیسی هەولێر بووی، پێم وابی فترەیەکی زۆر ترینە، یعنی کەسێک هەندێک جەنابەت لە بەڕێوەبەریاتی پۆلیس نەماوە وەکو بەڕێوەبەر. نازانم ئامارێکەی لەسەرەوە ئەوەی کە من دەرم هێنا لە هەموو ساڵی 1990 بۆ 20 پۆلیس لە عێراق دامەزراوە وەکو دەستگایەکی فەرمی دامەزراوە، تاکو ئێستا لەوەندە ساڵان لە هیچ پارێزگایەکی عێراق یاخود لە هەرێمی کوردستان من تاکە پۆلیسم کە ماوەی 14 ساڵ لەسەر یەک بە بەردەوامی ئەو ئەرکەم جێبەجێ کردووە. بەڕێوەبەری پۆلیس هەیە بۆ ماوەی دوو جار وەکو بەڕێوەبەری پۆلیس وا بەس نەگەشتوتە 14 ساڵ لە هەموو پارێزگاکانی عێراق، واتە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش تاکە بەڕێوەبەری پۆلیسم کە ماوەی 14 ساڵ بە بەردەوامی لەسەر یەک ئەو ئەرکەم جێبەجێ کردووە. زۆر باشە. جەنابی لیوا، بەڕێوەبردننی شارێکی وەکو هەولێر بەو گەورەیە و بەو خەڵکە زۆرێکەتی و بەو فراوانەی تەحەدیەکی گەورە نییە، ئیشێکی زەحمەت نییە وەکو بەڕێوەبەریاتی پۆلیس؟ هیچ ئیشێک و هیچ کارێکم نەدیت لە هەندی بەڕێوەبەری پۆلیس زەحمەت بێ، چونکە ئیشەکە ئەوها دەخوازی تۆ بە بەردەوام لە ئەرێکدابی، بەیانیەکەی نیوەڕۆ، ئێوارە، شەو، لە کاتی جومعەکان، لە کاتی ئاهانگەکان، لە کاتی جەژن، هەموو کات لە ماوەی ئەو 14 ساڵە هەموو ئەوانەی کە ئێستا دەڵێم بە بەردەوام کارم تێدا کردووە لەبەرەوەی تاوانەکان بە کاتی جۆرا و جۆر بە وەرزی جۆرا جۆر کراوە. بۆیە ئەرچی بەڕێوەبەری پۆلیسی هەولێر بەڕاستی ئەرکێکی زۆر قورسە کە تەحملێکی زۆری دەوێ و فکرێکی زۆری دەوێ و لە هەمان کاتیش پێویستی بە خبرەکی ئێجگار زۆری ئەمنی دەوێ. سەرکەوتنی من لە ماوەی 14 ساڵە ئەوە بوو کە 15 ساڵ ئەرچی قورسی ئاسایشم کرد بۆ ئەستۆ، دوایین ئەرکم بەڕێوەبەری ئاسایشی ناوشاری هەولێر بوو کە هاتمە پۆلیس. بەتاکید ئەرکەکەم قورستر بوو لەبەرچی هەرچەند ئەرچی ئاسایش قورسترە، بەڵام ئەرچی پۆلیس لەگە خەڵکە، لەگە هاوڵاتیە، شەو ڕۆژ تۆ ئەبێ بەردەوام وەڵام دەیتەوە، بەردەوام بە دۆداچوون بکۆی. یەک لە کارەکانی کە لە وەکو بەڕێوەبەری پۆلیس هەولێر دەم کرد، من لە هەموو ڕووداوەکان یان دەتوانم بڵێم زۆربەی ڕووداوەکان خۆم دەچوومە سەر ڕووداوەکە بۆی بتوانم کە بە ئاسانتر و باشتر کۆنتترۆلی ئەو ڕووداوانە بکەین و هەموو کاتەچیش بە دۆداچوونم دەکرد. ئەگەر ڕووداوەک لە هەولێر ڕوویدا لیژنەمان تەشکیل دەکرد، ئەو برادرانەی کە بەسپاسەوە لەگەڵم بوون و ماندی بوون لەگەڵم ئەرکەکانیان جێبەجێ دەکرد، بەڵام ئەرچی من ئەوە بوو کە بتوانم بە دۆداچوون بۆ هەموو ئەو کارانە ئەو ڕووداوانە بکەم کە ناو شەر ڕووی دەدا و ئەلحەمدوللا بە هاوباشی و بە هاوکاری لەگەڵ
ئاسایش لەگەڵ هێزە ئەمنیەکانی تر دەتوانم بڵێم ماوەی ئەو 4 ساڵە باشترین خزمەت بۆ شارم گەیاندیە. زۆر باشە کاک عەبدولخالق، سەردەمی تو لەگە ئێستا جیاوازە، کاتی ئێوە زیاتر چنەعەت جەرائیمەکە بوو لە هەولێر وەکو پۆلیس کە تەختیە بکەن و با ڕوبەڕووی ببنەوە؟ ئێستا زۆری تاوانەکانیش گۆڕانکاری بەسەر هاتووە، بەڵام سەردەمی گۆ زیاتر چی هەبوو؟ سەردەمی ما دەتوانین بیکەینە دوو بەشێک باسی تاوانەکان بکەین، بەشەکەی تریش ڕووداوی زۆر گرنگ لە ماوانە هەبوو حتا لە ڕووی کاری تیرۆریستیشەوە، چونکە ئەوەش تاسیری لە باری ئەمنی ئەو شارە دەکرد، هەرچەند ئاسایش دەورەی گرنگ و سەرەکی دەدیت لە کۆنتڕۆلکردنی شار، بەڵام مەسەلەن شەڕی داعش یەک لەو کاتانە بوو کە کاتی خۆی کەم بەرەوبەری پۆلیسی هەولێر کێشە لەوە بوو کە چەک هەڵگرتنی چەک بۆ شتێکی مەسەن هەر دوو کەسیان سێ کەس ڕادەگرت ئەو چەکە چێ پێدا دەیگوت تازە لە مەخمور هاتمەوە، تازە لە کەرکووک هاتمەوە، تازە لە سنجار هاتمەوە، بۆیە کۆنتڕۆلکردنی شار لە ڕووی هەڵگرتنی چەکەوە تا ڕادێک زەحمەت بوو لەبەر ئەوەی بێ لە هێزە ئەمنیەکان، بێ لە هێزی سەربازی یان هێزی پێشمەرگە خەڵکەکیش هەبوو بەشدار دەبووە خۆبەخش، ئەو خۆبەخشانە چەکیان لابوو بە شێوەیەکی فراوان و بەربڵاو چەک لە ناو شار بڵاو بووە. ئەگەر وڵات ئارام بێ هێشە ڕۆشتیدا نەبێن دەتوانرێت زیاتر بە ئاسانی وەکو پۆلیس وەکو ئاسایش کۆنتڕۆلی شار بکەین، بەڵام ئەگەر شەڕ بوو بارەکی نائاسایی بوو کۆنتڕۆلکردنی شار ئەو وەختە زۆر زەحمەت دەبوو. ئەوەی دووەم کێشەی ئافرەت، مەسەلەن کێشەی تونتیژی بەرامبەر ئافرەت کاتیمە بەڕاستی بە ڕێژی ێزگار زۆر بوو، ینی کێشەی زۆر گەورە بوو. دەتوانم بڵێم ئێستا خەڵک زیاتر هەشیار بووە، زیاتر وریاتر بووە، زیاتر هەست بە مەسئولیەت دەکا، یاساکان گۆڕان ئەو کاتی کە زمانی ئەو کەتکە بەڕێوەبەری پۆلیسی بووم چەند ساڵ پێش ئەو وەختیش ئەوە نەبوو کە کەسێک بە ناوی پاراستنی شەڕەف یان سڕینەوەی کاری ناموس وەکو یاسا خەڵکێک ئەوەی دەکرد و دوجار دەتوان لە زۆر جایان عەفو کرابێ، بەڵام دوایەوەی کە ئەو یاسایە قورسە دەرچوو کە کوشتنی ئافرەت بە هیچ شێوەیەک لێبوردنی لەسەر نییە، دەتوانم بڵێم ئێستا بەرەو شتێکی باشتر دەڕۆ. کاتیمە تۆزە قورستر بوو ئەو بابەتە، ئەو بابەتی تەمان بابەتی ئافرەت کێشێکی گەورە بوو ناو کۆمەلگای ئێمە کە زۆربەی کێشەکان لەسەرەوەی بوو، یاخود لەسەر کێشەی پارە و قەرز و ئەوانەش دەتوانم بڵێم کێشەکان زیاتر بوون، بۆیە ماندیبوونی زیاتر دەویست. لەبەرەوەی پێشتر لە زۆر ئەوە باسم کردووە کە زۆر جار یاسا ناتوانێت هەموو کێشەکانی ئافرەت یان کێشەکانی قەرز و پارە و ئەوانە چارەسەر بکاتن. بە ڕەزامەندی بووە مەسەلەن یاسا بەشدار نابی لەوەی کە بتوانێت حەقی ئەو کەسانە وەربگرێتەوە. یاسا ئەو یاسانی کە هەیە سابتن، بەڵام تۆ وەرە ناو کۆمەلگا کاتی خۆی کە تونتیژی ئافرەتان دامەزرا کە دامەزرا تۆزێک زۆر قورس بوو، ئەو خەکە چۆن قبول بکە مەسەلەن ئافرەتەکەی ببەن لە دەستگایەک کە وەختی ناومەڵێ نابوو یان ئەو وەختێکە ئەوە وەزەم ئێستا شەر بەردەوام هەیە شەڵتەر قبولی نەبوو، دەیگوت داهات دەیگوت کاگە بخەڵقەوە کچی منە خوشی منە ئافرەتی منە چ پەیوەندی بەنگۆیە دەبەن لە دەستگایەک دایدەنێن و بە خێوی دەکەن و تۆزێک قورس بوو. ئێستا دەتوانم بڵێم باشترە، ینی یاسا بۆ پاراستنی مافەکانی ئافرەتان و هاوڵاتیانە، بەڵام زۆر جار کۆمەلگاش ڕێگر دەبێ لە یان تەقبولی ناکە یان قبولی نییە، زۆر ڕوودا و لەو بابەتانە. بۆیە کاتێ بوومە بەڕێوەبەری پۆلیسی هەولێر فکرم هەستم بەوە کرد کە دەبێ تەنها یاسا نەبێ بۆ جێبەجێ، دەبێ خۆمی پێوەماندی کەم بتوانم کێشەکان لەگەڵ خەڵکانی تر چارەسەر بکەین، اینجا دوایی یاسا
ئیشەکەی بەرەو ئاسانتە دەڕوە. من بیستبووم کە جەنابەت لەنێو بەڕێبەرایەتی پۆلیسی هەولێر زۆر جار کێشەکانت لە لای خۆت چارەسەر کردووە بێ ئەوەی بگاتە دادگا شتێکەیە کە لە بیرت بێ زۆربەی کێشەکان بە تایبەتی کێشەکانی ئافرەتان کە دەمزانی یاسا بە پێی یاسایەکە شتێکی جوانە بەس کۆمەلگا قوبولی نییە. مەسەلەن کێشە هەبووە پێم چارەسەر نەبووە بە پێی یاسا کە ئەو ڕووداوە ئەو کەسە بەبیرم دێ سزادرا بە بەندکردنی بۆ ماوەی 12 ساڵ لەسەر بابەتی ناموس ئافرەت کە ئەو کەسە 12 ساڵ لە سزای خۆی خوارد لە بەندیخانە کە هاتە دەرەوە ئەو کەسە تەرەفی دی کوشتیان کەواتە فکرم کردەوە ینی هەر قبولی نییە ئەو کەسە 10 ساڵ 12 ساڵ لە سزم بێ ئێلا دەبێت تۆڕێ بکات کەواتە پێویستە چ بکەین پێویستە خێزانەکان بگەینە یەک ئەو کێشانەی هەمانە دانیشتین چارەسەریکەین دوایی یاساش هاوکار دەبێت لە جێبەجێکردنی ئەوانەی کە بە پێی یاسای عراقی دانراوە و سزایەکان دانراوە پێویستە لە دەرەوە لە ناو کۆمەڵگا لە ناو ئەو خەڵکە کێشەکە چارەسەر بکرێت دوایە دادگا هاوکاربی بۆ جێبەجێکردن و چارەسەرکردنی کێشەکان بۆیە دەڵێم زۆرترین دەتوانم بڵێم 1975 1980 کێشەکان لە لای خۆم چارەسەر دەکرد بۆ ئەوەی لە زۆر بابەتەوە لە زۆر بوارەوە ئێمە سوودمەند دەبووین لەبەرەوەی ئەو کێشانە پێویست دەکاتن من کێشا بووە من 9 ساعات دانیشتومە 9 ساعات 10 ساعات دانیشتومە تا بتوانم کێشەکە چارەسەر بکەم 2000 کە چارەسەرمان دەکرد لە دەرەوە هەردوو بنەماڵە دەگەیشتنە یەک بۆ کۆتاییان پێدەینا 2000 بۆ من بۆ یاسا ئاسانتر دەبوو و دەمانتوانی یاسایەکە بە شێوەیەکی جوانتر لەسەر ئەو تاوانبارەیان ئەو کەسە جێبەجێ بکرێت. باشە کاک عەبدولخالق چ ڕووداوێکی ناخۆشەی لەو فترەی کە جەنابەت بەڕێوەبەری پۆلیسی هەولێر بوو کە هەمیشە لە خەیاڵت لە بیرت ناچتەوە کە شتێک بووە پێت چارەسەر نەبووە یان حەز دەکەی وێژدانت ئاسوودە نییە شتێکەیە کە لە خەیاڵ الحەمدلله لە ڕووی وجدانەوە ناوەڵا وجدانم زۆر ئاسوودەیە لەبەرەوەی زۆر خۆم بە کێشەکانەوە ماندی دەکرد مەرجیش نەبوو بتانم هەموو کێشەکان 100% چارەسەر بکەم زۆر کێشە هەبوو بە تایبەتی کێشەی دیسان دەڵێمەوە کێشەکانی ئافرەت لۆ من زۆر قوڕز بوو کێشە هەبوو مەسەلەن بەداخەوە لە ڕووی لە بینی کوڕ و کچێک یان لە بینی ژن و پیاوێک ڕووی دەدا نەمدەتوانی یان نەمتوانی چارەسەری بکەم 2000 هەم ئەو دوو کەسە بوونە قوربانی و بەداخەوە لەلایەن بنەماڵەکانیەوە کوژران ئەوانە جاروێ بەبیرم دێتەوە خەمیان لێ دەخۆم دەبایە چارەسەر بکرێن بەڵام پێم نەکرات چارەسەری کرد بەڵام کە دەڵێم ڕەنگە لە دەسەڵاتی توش نەبوو لە ساڵاتی من دەرچووە لە سەڵاتی من دەرچوو قبولیان نەبوو ڕێگان نەدەدا مەجال نەبوو حکومە عەشایرەکە ئەوە مشکلەکەیە خۆی ئەو عەشایرەکە لە هەمووی مشکلەی گەورە لەوێدا بوو بەڵام وەکو خۆم ئاسوودە بەڵێوە لە زۆر ئاسوودەمە الحەمدلله کە تانیتم هەندە کێشە هەیە زۆر قورس بوو زۆر زەحمەت بوو بەڵام توانیم چارەسەری شکەم و ئێستاش زۆریانم تقریبا حدودی چەند کەسێکم هەر لە دایرەی خۆم لایەن خۆمەوە مەلام بان کرد و لێک دیلم مارە کرد ینی ڕووداوەکەی لەو شێوەیەکە مامۆستا ئاینی هەر بەرێ ئەوشم کردیە و ئێستا دوو منداڵیشان هەیە جا بەجار دەشان بینم پەیوەندی پێوە دەکەن ئەم دڵم پێخۆش دەبی کە نەمهێشت ئەو دوو کەسە خوا نەخواستە توش شێشە بنیان لەلایەن بنەماڵەکانیەوە بکوژرێن هەرچەند مۆزوعەکە زۆر قورس بوو بەڵام خۆشبەختانە بەدڵێکی فراوان هەم بنەماڵی کچەکە ئەم بنەماڵی کوڕەکە هاتنە سەرخەت و کێشەکەمان چارەسەر کرد. باشە کاک عەبدولخالق ینی مەسەلە بەراورد نەبێ بەڵام وەکو خەبیرەکی ئەمنی کابرایەکی شارەزا لەو مەجالە ئاستی ئێستای بەڕێوەبردننی پۆلیسی هەولێر چۆن دەبینی بە بەراورد لەگەڵ سەردەمی خۆت ینی با بڵێن هەرچەندە گۆڕانکاریەکان زۆر شارەکە زۆر گەورە بووە
يعني پێداویستەکانی پۆلیس زیاتر بووە ئێستا لەو شارە بەڵام وەکو ئەدای ئەوانە و برادرانێک کە ئێستا لەوێ ئیش دەکەن تۆ ڕاتشێ لەسەرەوە دەنی پاشە من 14 ساڵ وەکو بەڕێوەبەری پۆلیسی هەولێر مامەوە بەڵام ئەو 5 ساڵە پۆلیسی هەولێرم بەجێهێشتووە 3 بەڕێوەبەری پۆلیسی هەولێر گۆڕاوە بۆیە ئەوەی کە هاتووە برای بەڕێزم عەمید شێخ کامل تەمەنای سەرکەوتنی بۆ دەخوازم وا هەست دەکەم کە هەندێک شت کە ئاڵوگۆڕمان لەگەر جەنابیان کردووە زۆر بەدڵێکی فراوانی گرتووە من تەمەنا دەکەم و دڵنیاشم کە بەڕێزیان پیاوێکی لە بنەماڵەیەکی گەورەیە و کەسێکی شارەزاشە و پێشتریش ماوەیەکی زۆر لە ئاسایش کاری کردووە دەتوانێت بەو ڕوحیەتە و بەو بیر و بۆچوونەی کە ئەو لای من باسی کردووە من دڵنیامەوە ئەوەی کە اختیارێکی باش کراوە و سەرکەوتوو دەبێ کۆمەڵێک ڕێنمایی و کۆمەڵێک کار پێویستە ئەنجامی بدا کە وا هەست دەکەم ماوەکی ئێزگار زۆر کەمیشە بۆتە بەڕێوەبەری پۆلیسی هەولێر هەندێک شتی کردووە لەو ماوە کەمە جێگای دڵخۆشیە و جێگای ئەوەیە کە دەتوانم بڵێم لە داهاتوو بەڕێوەبەری پۆلیسێکی سەرکەوتوو دەبێ کاری ئەمنی زۆر گرنگە دەبی هەموو ئەوە بزانن کاری ئەمنی کارێکی جەماعیە یعنی پێویستە هەموو دەستگا ئەمنیەکان هاوکاریەک بین بە دەرەجەیەک ئاسایش کە دەتوانم بڵم دەورەکی سەرەکی و گرنگی هەیە لە پاراستنی ئەمنیەتی شاری هەولێر بۆیە هەمانجی ئاسایش و پۆلیس و دەستگا ئەمنیەکانی تری کە ناو شارە هەیە بە هاوکاری بەڕێز وەزیری ناوخۆ و پارێزگاری هەولێر بە تاکید دڵنیات کە ئەوە سەرکەوتوو دەبێت پێویستە بەڕێوەبەری پۆلیسی هەولێر هەندێک کار هەیە بیکا لەوانە بەدواداچوون بۆ هەموو کارەکان هەوڵدان دەبێ مێشک و بیری خۆی تەفەڕۆک بکات تەنها بۆ بەدواداچوون و لێکۆڵینەوە لە هەموو بابەتەکان خۆی بە شتی لاوەچی مەشغوڵ نەکا ئەبێ هەموو بیر و هۆش و فکری تەنها بۆ کاری ئەمنی بی و چارەسەرکردنی کێشەکان و هەمانجێکی تەواوی 100% لەگەڵ دەستگای ئاسایشە بێ کە دەتوانم بڵێم دەستگا یەک لە دەستگا ئەمنیە گرنگەکانی ئەو شارەیە و هەمانجی هەبێ لەگەڵ دام و دەستگایەکانی حکوومەت و حیزب و خەڵک و هەموو لایەک و خەڵکی پیا و ماقولی ئەو شارەش پێویستە علاقاتێکی زۆر باشی لەگەڵیان هەبێت و بەشدار بێ لە هەموو خۆشی و ناخۆشیەکانی ئەو شارە بۆی بتوانێت بە ئاسانی کۆنتترۆل بکە و تەمەندرێژی و سەرکەوتوی بۆ برای بەڕێزم عەمید شێخ کامل دەخوازم کە ئەو ماوە کەمەی کە ئێستا بۆتە بەڕێوەبەری پۆلیسی هەولێر هەندێ خەتۆی هاوێشتووە زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک و ئینشاڵڵا کەواتە متابعەی دەکەی دەزانی شەکر ئەمن حەز دەکەم هەواڵی خۆمە ئەوانی تریش هەر هەواڵیم بوو ئەوانش حەزم دەکرد و حەز دەکەم شێخ کاملیش بەو پەڕی سەرکەوتوانە بۆ پاراستنی شارەکە بۆ پاراستنی و سەرکەوتووی و سەربەرزی ئەو حکومەتە هەموو کاتدا ئەرکوماندبوون دابێت. کاک عەبدولخالق دەمەوێت پرسیاری ئەوەت لێ بکەم لە ماوەی بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر چ ئیشەکەت کرد کە زۆر شانازی پێوە دەکەی هەمیشە یعنی لە هەر شوێنێک بتوێ باسی کێ لەگەڵ کۆبوونەوە دۆست و برادران ئەو ئیشە هەمیشە لە خەیاڵتەکە باسی کوێ پێ دوای شانازی پێوە بکەیت. وڵا ئیشەکان زۆرە ناخە یەک و دوونیە ینی ئێجگار ئیشێکی زۆر گەورەم کردووە یەک لە ئیشەکان مەسەلەن دەربازکردنی خەڵکە لە مەینەت مەسەلەن زۆر جاروە هەبووە دیسان دێمە سەر کێشەی مەسەلەن ناموس ئەو کێشانە کێشەی گەورە بوون و کوشتنی لە دوا بوو مەسەلەن جاری وەها بوو خەڵکێک لەو بابەتانە دەستگیر دەگران وا پێویست بوو کە هەموو بابەتەکان بگۆڕم و لێکۆڵینەوەکانیش بگۆڕم بەس فیسەبیلەوەی بتوانم ئەو خەڵکەی کە تێدایە چ لایەنی کوڕەکە چ لایەنی کچەکە دەرباز کەم و تووشی کێشەی زۆر گەورە نەبن یەک لە بابەتەکان مەسەلەن جارە کچێک هات بۆ ماڵی ئێمە تەلەفۆنیان گوتیان ئەوە ئافرەتە کاتیە و دەرە لێرە ناڕۆم
وتم باشا والله هات مال سي مشكلات قلتي مشكلة كما هي لقى عائلة خومو لقى كورك بيوندي ما هي بلام تششم يعني واي كدوة كمان لمال دربت يعني هربية يعني تو خود دزاني افرد درچوني افرد دمال دتواني بلين شي زور قوري لبو بنا مالك يتك يقدر روج بيتشو دیتمەوە چێە و عایلەکە چێ و بابی چێ و برای چێە دیوانم بان کرد باش لێ گۆڕنەوەکی زۆر باش ماندیبوونەوەی چەند سەعاتە لەسەر ئەو بابەتە تەمان زەحمەت بوو بابەکەی ڕازی نەدەبوو دوایە برایەکانی دوای ئامۆزایەکانی بەڵام توانیم کام و کات شانازی پێوە دەکەم ئەمیان قەنەعەت پێ بینم و قەنەعەت بەو لای بینم هەردووشانم گەیان دەیەک و هەر لە غورفەی خۆشم شەو بوو لەوێ من مەلاشمانی ناو مارەمان کردو ئێستا الحەمدلله ئێستاوانە گەیشتنە یەک و بەیەکەوە زۆر جار ناڵێم باسم کرد دەیان بینم لە زیاتر لە کەیسە چێ لەسەر ئەو مەسەلەی سەد کەیس زیاتر دەتوانم بڵێم چێ بشتویەکم بەس خۆم یعنی مارەم کردو بشتویەک یعنی خۆم نا بەس لە ڕێگای منەوە مارە کرایە کۆتایی پیاتی ئەو ڕۆیە ئامانجم چ بوو ئامانجم ئەوە بوو ئەو کێشانە تەشەنە نەکا لە شار چونچینە ئەو کێشانە تەشەنە بکە بە تاکید ئەو دەبینن کە کوشتنی لێ دروست دەبی لەسەر پۆلیسش قورس دەکەوی لەسەمە قورس دەکەویتن یاساش تۆزێک لەو بابەتانە بەڕێز دادوەرەکان بە شێوەیەکی ڕێک و پێک ئەو یاسایان جێبەجێ دەکەن بەڵام خۆی یاسایەکە لە یاسای عێراقی ئەو بابەتەیە یعنی بەو شێوەیە تەعامل لەگەر قەسیەکان دەکات بەس ینی کۆمەلگای ئێمە قبولی نییە ئەو یاسایی قبول نییە کە بەو شێوەیە ئەوەی دەیەوێ دادگا چۆنی بێ ئەو جێبەجێکە نەخێر ئەوەی ناوێ ئەو لە خۆی بڕیاردا و پێشتریش ناویان لێ دەکرد سڕینەوەی ناموس خاوێنکردنەوە نازانم شەڕاف ئەوانە ڕێگر بوون لە بەتاکید لە چارەسەکردنی هەموو کێشانە بەڵام الحەمدلله توانیمان لەو ماوەیە ئەو کێشانە هەموو چارەسەر بکەین هیوادارم بەڕێوەبەری پۆلیسی هەولێری ئێستاش متاکیدیشم هەر بەو ڕوحیەتە کار دەکا لەو بابەتانە خۆی پێوەمانتیکا و بتوانێ تۆزێک ئەو بابەتانە بەرەو ئاسانتر و سادتر بڕوات جەنابی لیوە ئەوە بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێرە ئێستا بێدادەینەوەش وزارەتی ناوخۆیە لە سەردەمی فەرماندەیی تو لە پۆلیسی هەولێر ڕووداوێک ڕوویدا لە هەولێر 23 ئەیلولی 2013 داعش و ئەو گروپە تیرۆریستیانە هێرشیان کردە سەر بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر و ئیشێکی زۆر بابڕین کارێکی زۆر سپرایز بوو ڕوویدا تۆ ئەو کاتە لەبیرتە بەڵێ بەتاکید ئەو کاتش باشم لە بیرە ڕۆژێکی ناخۆش بوو سەراحەت کە هاتم وەختەکە زوو ئەوەکەم وەگر خەبەرەکە خۆم هاتم ئەو ئێستا کە تازە بە پێش ئاسایشی هەولێر داهاتین کە هاتم دابەزیم تەقەچی ئێزگار زۆر بوو لەبەرەوەی ئاسایشەکان زەحمەت بوو لۆیان کە سێ بوون چوار بوون هە لە سیارە دابەزی بوون و ڕویان لە ناو ئاسایشی هەولێر کرد بە تەقە و بەوە ئامانجیان زۆر شت بوو ئەو کاتێکە هاتینە خوارێ هاتمە خوارێ بەرەو ڕووی دەرگاکە چووم لە هەموو جەیەک تەقە بوو بەڵام خۆشبەختانە قارەمانەکان لە ئاسایشی هەولێر توانیان کۆنتترۆلی وەزعەکە بکەن و ئەو تیرۆریستانە کە گەشتبوونەوە دەرگاکەی حوشەی ناو ئاسایشیش لەوێ بیان کوژن و ڕێگە نەدەن زیاتر ئەو وەختی بەبیرم دێمە بەستیان کۆمەڵە خەڵکێک لەو گروپانە دەستگیر کرابوون لە ئاسایشی هەولێر دەستەجەم بوون ئامانج و ئاواتیانەوە بۆ خۆیان بگەین نەسجن لەوێ شتێکی گەورە ئەنجام بدەن بەڵام ئاسایشەکان بەدەستخۆشیەوە نیان هێشت و ڕێگەیانەدا و ئەوانەی لێ بوون هەمیان کوشتن هەر چەند ئاسایشی قارەمانیش لەو کاتە بەداخەوە شەهید بوون پاش ئەوە پاش
ئەو ڕووداوە و کۆنتترۆلکردن و کێشەکە بەرەو کۆتایی بڕۆی ئەو سیارەی کە لە بەردەرگای ئاسایش بوو کە ئێمە دوایی کە گەڕاینەوە جارشکە هاتی ناوێ بەڕێز کاک نەوزادی شاد وەکو پارێزگای هەولێر هاتەوێ من کە دەڕۆیشتم دەمیست بەرەو ئیتیجاهی سیارەکە بڕۆ کە لە بەردەرگای ئاسایش بوو کاک نەوزاد هات گوتی وەرە با بچینە ژوورێ لەو بابەتە بزانین ئێمە گەگەیشتە حوشەی ئاسایش بەداخەوە سیارەکە لەوێ تەقیەوە دیسان بۆ هۆی شەید بوونی چەند کەسێک لەوێ ئەوش جێگای داغ بوو دەتوانم بڵێم ئەو ڕۆژانە ڕۆژی زۆر سەخت و زۆر زەحمەت بوو ئیشاڵڵا بنبەر جارشکە نایبینینەوە هەرچەند ئەوە وڵاتە و چاردەورەشمان بە تاکید دژمنی سەختمانەیە بۆیە دەبێ ئێمە وەکو ئاسایش وەکو پۆلیس وەکو دەستگا ئەمنیەکان هەموو کاتێک چاوکراوە بین و بتوانین چۆن لە ماوەی 11 ساڵە ئەو شارە جوانە پارێزراوە بەدەستی ئەو قارەمانانە بەردەوام پارێزراو بێوە ڕێز و سڵاوی تایبەتیشم بۆ برای بەڕێزم بەڕێوەبەری ئاسایش هەولێر کاک بارزان بە تاکید ئەویش دەورێکی سەرەکی هەبووە لە سەرەتایەوە تاکو ئەوڕۆ بەردەوامە ئەرکێکی قورسە ئەرکێکی زۆر زۆر قورسە خوا تەمەنی بدات و تەمەنای من ئەوەیە ئێستا کە من خانەشین بوومە تەمەنای ئەومە هێزە ئەمنیەکان هەموو بەیەک دەست بە یەک تیم وەکو برا هاوکار بوون بۆ پاراستنی ئەو شارە جوانە هاوڵاتیانی کوردی ئەو شارە پاراستنی ئێستا خەڵکی کەشی زۆر پێدایە کوردی لێنێ یعنی خەڵکەکی زۆرە ئێستا هەولێر ڕەنگە زۆر کە دەڵێن پاراستنی ئەو شارە هەمووی دەگرتەوە ئەم مەقسەدم هەیە بەس نابیستمەوە بڵێم یعنی هەولێر وە گەیشتە و قۆناغێکە خەڵکی هەموو دنیا لە هەولێر دەژی ئێستا بیانی تێدایە خەڵکی شارەکانی تری تێدایە ئەنواع ئەدیانی تێدایە برا مەسیحیەکانی تێدایە هەموو بابەتێک لەو شارە خۆکۆبیتەوە لەبەرەوەی شارەکە پڕ لە ئەمنیەتە لەبەرەوەی ئەمنیەت بەڕاستی گرینگە هەر وڵاتێک و ژارێک ئەمنیەتی پارێزراو بێ نیشانەوەی ئەو وڵاتە ئەو ژارە سەرکەوتووە و پێشکەوتووە و هیوادارم دەستگا ئەمنیەکان بە یەک تیم و بە یەک دەست کار بکەن. زۆر باش لەسەر ئەو ڕووداوە دەوەستم ئەوەی کە ئاسایشی هەولێر شەهیدەکان کەس برادری نزیکی تو تێدا هەبوو لە بیرت ماینە مەسەلەن مسبەقەنی زانیاریتان هەبوو کە ئەو هێرشە دەکرێت یعنی ترسێکە بوو یا باڵێن زانیاری مخابراتیان هەبوو لەسەرەوە مەسەلەی ئەمنی هەموو کاتێک بە تایبەتی ئەو دەستگایانە ئەو کات و ئێستاش هەروایە مەترسی لەسرە لەبەرەوەی دەستگایەکە ئیش و کاری تەنها بنبڕکردن و نێشتنی ئەو تاوانبار و ئەو زاڵم و ئەو گروپانەیە بۆیە هەموو کاتێک ئەوانە مستەدەفن کە ڕۆژی لە ڕۆژان هێرشیان بکرێتە سەر یاخود محاولە بکەن زەربەچیان لێ بدەن بۆیە ئەو کاتیش بەڵێ ئەوانەی کە شەهید بوون هەر هەمووی برادەری من و کەسوکار و نێزیک و کە ماوەیەکی ئێزگار زۆر ماوەی 15 ساڵ کەم نییە لەو دەستگایە من یەکەمین دامەزێنەری ئەو چەند کەسانم کە بەیەکەوە ئاسایش هەولێرمان دامەزاند لە 1992 کە ئەو دەستگایە دامەزرا من یەکێکم لە دامەزێنانی ئاسایشی هەولێر کە هەموو کاتێک لە ماوەی ژیانی خۆم شانازی بەو تاریخە دەکەم شانازی بەو دەستگایە دەکەم لەبەرەوەی کاتی خۆی ئەگەر بێمە سەر باسی ئەوەش کاتی خۆی کە ڕژێمی عێراق هەڵسا بە سعفکردنی هەموو ئەو هێزە ئەمنیانەی لە ناو شاری هەولێر و دەستگای پۆلیس و دەستگای ئەمنی خۆی ئەمن و مخابراتی خۆی لە هەولێر هەموو سەحب کرد بەداوای حکومیش هەمووی سەحب کردەوە ئەو ماوەیە تاوان زۆر زەحمەت بوو تو شارێک بەبێ دەستگای ئەمنی و ئەو کاتیش ئاسان نەبوو بۆیە حکومەتی هەرێم ئەو کات وا بڕیار بوو کە لەگە دامەزراندن و پەرلەمان و حکوومەت دەستگایەکی ئەمنی بچووکە بوو پیان دەگوت هێزی پاراستنی هەولێر ئەو وەخت هێزی پاراستنی هەولێر بەڕێز ئینشاڵڵا خوا تەمەند درێژی دەکاتن
مام خورشید شێرە ئەو سەرپەرشتی ئەو هێزە ئەمنی دەکرد لە ناو شاری سەردەمی بەرەی کوردستانی سەردەمیبەری کوردستانی کە دەگەڕێمەوە پێش دامەزراندین و حکوومەتەوە ئەو کاتیش ئێمە هەر لەو بابەتانە کارمان تێدا دەکرد دوای دامەزراندنی ئاسایشی هەولێر و دامەزراندنی حکوومەت و پەرلەمان ئەو دەستگایە جوانەش دامەزرا کە دەتوانم بڵێم لەو کاتێوە ئێمە کۆمەڵە گەنجێک کە چەند کەسێک بووین هەڵبژێدران بۆ دامەزراندنی ئەو دەستگایە و کارکردن زۆر ئاسان نەبوو بۆمە زۆر زەحمەت بوو کە بتانی تۆ بێ دەستگایەک بەڕێوە بێ هیچ ئەوەلیاتێک و هیچ خبرێکمان لەسەر ئەو بابەتە نەبوو بەڵام لەگەر درسۆزی و ڕوحیەتی و پاراستنی ئەو شارە کە لە ساستۆی مەبوو وای کرد کە ئێمە بتوانین ئەو دەستگایە بۆ ماوەی چەند ساڵێک بە ماوەی چەند ساڵێک دابمەزرێن بە جوانترین شێوە هەتا دەگاتە ئەوڕۆ کە دەتوانم بڵێم هەموو خەڵکی هەرێمی کوردستان و شاری هەولێر بە هەموو نەتەوەکانەوە شانازی بۆ دەستگایەوە دەکات. زۆر باشە کاک عەبدولخالق لە دوای پۆلیسی هەولێر زەنابوت بووی بە نێنەری هەرێمی کوردستان لە فەرماندەی ئۆپراسیۆنەکانی عێراق و ئەو تەنسیقە ئەمنیە کە لە بینی کوردستان و عێراقیە هەرچی ئەوێت چۆن بوو و ئایا من دەبێ بەڕاستی لەوە ئەو پرسیارە دروست دەکەم دائما بەرپرسە باڵەکانی کوردستان هەمیشە دەڵێن داعش مەترسیە نەکەراوان تەنانەت ئەمریکا و عێراق و یعنی بۆچی ئەو مەترسیە هەر بەردەوامە داعش هەمیشە دەگوترێن مەترسیە لەسەر ئاسایشی هەموو عێراق و کوردستان ئەرچی ئەو ئەرکەی کە پێنج پێدرا وەکو نوێنەری حکوومەت لە فەرماندەی هێزا و بەشەکانی عێراق ئەویش ئەرکێکی زەحمەت بوو ئەرکێک بوو زەحمەتەکەی لەوە بوو لەگەڵ لە بەغدا و لەگە کۆمەڵی خەڵک کە دیسان لە بۆ هەرێمی کوردستان قورساتێکی هێزگار زۆری هەبوو بەڵام ماوەی کە کارم تێدا کرد ئەلحەمدولیلا توانیم یەک لە کارە گرنگەکان ئەوە بکەم کە بتانین هەوڵ بدەین ئەو گرژی و ئەو بێمتوانەیە لە نێوان هێزی سوپای عێراق و هێزی پێشمەرگە هەبووە تا ڕادەک کەمیکەینەوە بۆی بتوانین باوەبەشی ئەو ژێنانەی کە دەتوانم بڵێم هاوبەشن بۆ جێبەجێکردنی نێوان ژنووری عێراق و ژنووری هەرێمی کوردستان بە شێوەیەکی جوانتر بپارێزرێ وەلامان کاتیش چ هێزەکان چ ناوچەکانی هەرێمی کوردستان بتوانین لە هێزی داعش بپارێزین لە هێرشەکان زیاتر ئەوڵ بدرێ بە و تەنسیقیەوە ئەو هەمانجێی نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگە ئەو ناوچانەی کە پێ دەوگوترێ ناوچە کێشە لەسەرەکان بتوانین زیاتر کۆنتڕۆڵ بکەن و چارەسەر بکەن بەنسبەت داعش بەتاکید یعنی داعشیش دژمنێکە بەردەوام دیتر ماوەی چەند ساڵ کە چاویان بە ئارامی هەرێمی کوردستان و هەولێر هەر نەدات وایان کرد کە هێرش بکەنە سەر ناوچەکانمان و ئەو زۆربەی ناوچەکان داگیر بکەن بەڵام قارەمانەتی هێزەکانمان چ پێشمەرگە زێرەبانی هێزی ئاسایش بەشێکیش لە پۆلیس دەورێکی سەرچیان دیت لە ڕاگررتنی ئەو هێرشانە وە لە هەمان کاتیش سەرکەوتن بەسەر داعش کە هەموو کاتێک دنیا و عێراق و وڵاتانی عەرەبی شانازیان بە وێزانە دەکرد و هێزی داعش ئێستاش لە ناوچەکانی ناوەڕاست و خواری و عێراق بەردەوام مانگانە جمجۆڵیان هەیە هێرش دەکەنە سەر ڕەبیەکانی حکوومەتی عێراقی هێرش دەکەنە سەر حەشد خۆشبەختانە ماوەی زۆرە کوردستان لەو هێرشانە پارێزراوە بەڵام وەکو هێزی داعش لە هێزار و بەردەوام بوونیان هەیە و هەموو کاتەجیش مەترسینە لەسەر هەرێمی کوردستان و عێراقیش. کاک عەبدولخالق با یەک خطوە بگەڕێمەوە بۆ سەردەمی پۆلیسی هەولێر بەوە ناسراو بووی ڕەخنە زۆر لە جیراکە لەگەڵ ئەو کەسانە ناڕەزاییان دەردەبڕی لەو شارەی زۆر تند بووی مەسەلەن بە تایبەتی ڕووداوەکانی کە لە سلێمانی لە 2012 ئۆکتۆبەر هەفتەی شوبات پێم وایە بەڕێ هەفتەی شوبات لەوێ خەڵک هاتنە سەر جادە و با بڵێن خۆ پێشاندانیا کرد لە هەولێر شەندێک جوڵە هەبوو دەیان گوت جەنابەت زۆر بەتوندی و وەڵامی ئەوانە داوەتەوە یعنی زۆرێک لە ئەوە کە ڕەخنە دەجیرال چونکەوانە خەڵکی خۆمان بوون مەسەلەن کابراگەر گلەیەکێ ڕەخنەیەکێبی بۆ شێوێ معاملە لەگەڵ بکرێت
جوابت بۆ ئەوە چییە يعني؟ وڵا جواب مەوەیە من لەو ماوانی کە سەرپەرشتی ینی خۆم دەچوومە هەموو خۆپیشاندانەکان ئەوە واقع بوو یعنی هەموو خۆپیشاندانێک لەو شارێکرابی خۆم چویمە خۆپیشاندان بۆ داواکاری و بۆ داواکاری مافەڕەوەکانی خەڵک شتێکی زۆر طبیعیە لە لای من و لە لای منیش هەموو کاتێک جێگای ئەوەیە کە ئینسان هەموو کاتێک هەوڵ بدا داوای مافی خۆی بکە لە هەموو ئەو ڕوانەی کە کاتی خۆی ئەو خەڵکان دێ داوا دەکرد بەڵام خۆپیشاندان بە مەبەستی تێکدانی باری ئەمنی و بۆ مەبەستی ئەمجاندام و ئامانجی تاکە حزبك و تاکە شخصك و تاکە لایەنێک بە هیچ شێوەیەک ئەوە ڕێگە نەدەدرا و ئەوەش حەقەکی شەرعی و قانونی خۆمانە وەکو دەوڵەت وەکو حکوومەت وەکو هێزای ئەمنی ڕێگە نەدەین خەڵک بێوێ ئاژاوە دروستکە خۆپیشاندان بە معنای داواکردن شتەکە و بە معناوی دروستکردنی ئاژاوە پێتان وا بەوانە دروستکردنی ئاژاوەیە بەتەکیید لەبەرەوەی ئەوانەی ئەو وەختی زیاتر دەتوانین بڵێم گۆڕان بوون یان لایەنەشتر بوو دیتێت دوایی کە ئەو گۆڕانی کە زمانێک لەسەر جادەکان خۆپیشاندان و ئاژاویان دروست دەکرد ئێستا هاتە ناو حکومەت و کاری حکومەتیان دی ئەزیەتی حکومەتیان دیت قورسی باری ژیانی حکومەتیان دیت ئەو وەختاوانە تێگەیشتن بۆیە ئەوەی کە پێشتر هەبوو الحەمدوللا کۆتایی پێات ئێستا و ڕابردووش هەر خۆپیشاندانە بۆ داواکردی مافی حەقی شخصی و مافی خەڵکی ئەو ژارە شتێکی ڕەوایە بەڵام بۆ تێکدانی باری ئەمنی ئێستا و پێشتریش بە هیچ شێوەیەک ڕێگە نادرێ و ڕێگە نادرین بە هیچ شێوەیەک ئەو شارە جوانە خوا نەخواستا بۆ مەبەستی مەرامەکی حزبێک یان لایەنێک یان لای شخصێک تێک بچێت ئەوەش مافەکی خۆمانە وەکو یان ئەو وەختە مافەکی خۆمان بوو کە وەکو حکوومەت وەکو دەستگای ئەمنی ڕێگە نەدەین لەبەرەوەی ئەو شارە بەس ئەوانتیانە هەموو خەڵکەش تێدایە هەموو ئەدیانش تێدایە عەرەبی تێدایە کوردی تێدایە تورکمانی تێدایە برایانی مەسیحی یەزیدی بیانی دەیان قۆنسڵ سەفارەت لەو شارە هەیە ناکرێت ئەو شارە لە پێناوی خەڵکێک یان برێن وڵات چۆن دەبێ ئەگە مزارە بکرێ نابی کەس شتیوان نیە زۆر باشە ئەوەی هەبوو ئەوەی پێشتر دەکرا ئەوەی کە هەموو کاتش شانازی پێوە دەکەم لەبەرەوەی هەموو خۆپیشاندانەکان خۆم سەرپەرشتیم دەکرد لە هەموو خۆپیشاندانەکان خوا نەخواستە کەسێک کوژرا نە کەسێک ئەزیەتی خوارد لەوانەیە تونند و تیژیەک هەبوو بیت توندیەک ئەوەی مقابل بەکاری بینی وەیلا بە شێوەیەکی زۆر هێمنانە بە شێوەیەکی زۆر مۆدرانە دەتوانم بڵێم هەموو خۆپیشاندانەکانمان بەڕێ کرد و بە شێوەیەکی ئاساییانە ڕۆیوە بێ ئەوەی کەسێک ئەزیەت بخوا یان بکوژرێ یان هەر ڕووداوەک لەو ڕووداوانە کە زەحمەت بێ لە بیریکەین الحەمدوللا ڕووی نەدا و جێگای شانازیانمانە زۆر باشە ڕووداوەکە خەڵک لە بیری ناچی و بە تایبەتیش ئەوانەی کە ئەزانی بیانە ڕووداوە گوتیان جارێکیان هەندێک خەڵک ئاڵەی مۆریان بەدەستەوە بە شین و مۆر بەر لە ئیسکان بوونا خەبەری جەنابەت داوە کە ئەوانە جەماعەتی گۆڕانن بزارە دەکەن بەڵام دوای دەرچووەوانە هەندەری بارسلۆنا بوون دەمێت ئەو چیرۆکەم بۆ بجێڕێەوە چۆن بوو بە دەقیقی چکە بە سیناریۆ جیاواز دەژێڕێتەوە چۆن دەژێڕێت چۆن نازانم گوتیان کاک عەبدولخاڵق گوتبووی تەلەفۆنیان بۆ کرد گوتیانەوە وڵات سەیدی ئەوانە جەماعەتی گۆڕان نین ئەوانە جەماعەتی بارسلۆنای گوتیان هەمیان بەیانە ژوورێ جاری ئەوە تەلەفۆنیان کرد لە پۆلیسی ئەوەی فریاکەوتن گوت سەیدی تاوان ئەو وەختە قەدەغە بوو بەڕاستی لەبەرەوەی ئاژاوی تێدا دروست دەبوو لەبەرەوەی مەشاکل دروست دەبوو حەزمان نەدەکرد کێشەکان دروست بیتن لەبەرەوەی هەڵکردنی ئاڵای لایەنێک لەو لایەنانەی کە ئەو کات گرژی تێدا دروست دەبوو وا باش بوو لەبەرەوەی حتا بەرنامەی حکوومەت و حزبیش کە دروست دەبوو وا بڕیار بوو کە هیچ ئاڵایەک غەیری ئاڵای هەرێمی کوردستان لە هیچ شوێنێک هەڵ نەکرێت یعنی بەس ئاڵای هەرێمی کوردستان لە مناسبە و لە کۆبوونەوەکان و لە کۆبوونەوە جەماوەریەکانی ناوشار هەڵکرد بۆ ئەوەی هیچ گرژیەک و خوا نەخواستا هیچ شتێک دروست نەبێت تەلەفۆنی گوتی وەڵا سەیدی
دوسێ کەس حتمما بۆ ئاژاوە عەلەمی گۆڕانیان پێەیە لەناو سیارە دەریایە ئەمیش گوتم کاکە ئەوەیەکەن یعنی کۆنترۆلیان کرد ڕایان گرن بڵێ قەدەغەیە نەکار ئەو ئاڵایە هەموو ئاڵای حزبەکان بە پارتیشەوە قەدەغەیە تەنها ئاڵای هەرێمی کوردستان نەبی بڕیاری سەرۆکی حکوومەت بوو ئەو وەختە بڕیاری سەرکردایەتی حزبیش بوو کە هیچ ئاڵای غێری ئاڵای هەرێمی کوردستان ئەوان ئاڵای گۆڕانن گوتی ئاڵای گۆڕانن پێمەش گوتم بیانگرن وڵا کە مەفرەزەکە چوو گوت وڵا سەیدی ئاڵای گۆڕان نینەوەنا گوتم بەدی چێ گوتی ئاڵای بەرژۆنەیە هەرگرتیە گوتم کاکە ئەوانیش هەر قەدەغەیە ئەوان لەوانیش خراترن ئیزراعاتیان لەگە بکەن هەر بۆ بابی سوحبەت دوای ئیشەکە کۆتایی بەس دەزانم هەندێکی سەر سەختی ڕیال مەدریدی ناوە شەڕی خۆمەوە مەسەرە شخصیە و بەتاکید تۆڵی خۆت لەوە من حەز دەکەم هەموو کاتێک ئەویانەیە و ئەندامەکی ینی هاندەری بەڕسمی لە مەدریدەوە هەوی تایبەتم هی ڕیال مەدرید کە هەموو جار دەچم سەیریارەکان دەکەم لە ئیسپانیا حەز دەکەم هەموو کاتێک سەرکەوتوبی بیستم هەزارێکی چوبی ڕیال مەدرید دۆڕایە و ڕاستە ئەوە شەر پرۆپاگندەیە ئەوانە بەرشۆنش برای منن بەڵام ئەم دەسمە یاری بەرشۆنەش بەس بەتاکید حەز دەکەم هەر ڕیال باتەوە سەردەمایك جێگری سەرۆکیانەی بروسک بووی هەمان کادا بەڕێبەری پۆلیسی هەولێرش بووی لە بەرامبەردا کاپتن تاریق عەبدوڕەحمان سەرۆکیانەی بروسک بوو بەس لە پۆلیس پێمای بەڕێبەری پۆلیسی حرەکات و ئەدوارەکانتان عکس بوو ئەوە چۆن تەعاملتان دەکرد ئەو کات هەموو کاتێک ئەوەی کە باسی نادی بروشک دەکەی نادی بروشکێک لە یانە دەتوانم بڵێم مێژوویەکی گرنگی هەیە لەو شارە کات خۆی کە دروست بووە ساڵانی زوو نادی بروسک نادێکی یەک لە نادی گەورەکان بووە و باشترین و چاکترین یاریزانی شاری هەولێر تێدا یاری تێدا کردووە بۆیە ئەو کاتیش نادی بروسک کاتی خۆی ویسمان بە ناوی نادی پۆلیس یاری تێدا بکەین بەڵام دوایی گوتیان نابێ دەبێ ناوێشتری هەبێ لەبەرین یانەی شوڕتا هەیە لە بەغدا هەیە ئەبێ ئەو یانە بگۆڕێ بۆ ناوەشکە ناوی بروسکمان لێنە یانەی بروسک یانێکی زۆر کەونی ساڵانی وابزانم چلەکان و پەنجایەکان لە شاری هەولێر دامەزرایە و باشترین یاریزانە کۆنەکانی هەولێر لەو یانەیە یاریان کردووە ئەو کاتیش بە شێوەیەکی ڕوحەکی وەرشوانە نا ڕاستە بەڕێبەری پۆلیسی هەولێر بووم ئەو مدیر حرەکات بوو بەڵام خۆشت وەرزشوانی دێرین بووم و حەزم کردیە پەرە بەو یانەیە بدەم و توانم بڵێم ئاستەکی ئێزگار زۆر بەرزمان ئەو کاتە پێشکەش کرد بە تایبەتیش بەر لە کاپتن تاریق عەبدوڕەحمان کاکە فرسەت دۆڵەمەنی ئەو سەرۆکییانەکە بوو ئەویش زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک ئەو یانەی بەڕێ کرد و دەتوانم بڵێم ئەو کات ڕۆژەکانیان زۆر خۆش بوو بە ڕوحەژی زۆر وەرزشوانانە دەچوینە ئێستا لە نادی بروسک کردیە هەست دەکەم من کە بوومە بەڕێوەبەری پۆلیسی هەولێر و ئەرکەکەم قورس بوو وازم لە یاریکردن و یاری و هەموو شتەکان هێنا ئێستا ئاگادار نیم داخوا یانەی بروسک گەیشت کەشتە چێ بەس جابجار دەپرسم برای بەڕێزم کاک محەممەد ئەو سەرپەرشتی یانەی بروسک دەکاتن هیوادارم بگەڕێتەوە ئاستی خۆی و ئەویش بەشداری پاڵەوانەکان بکە ئەوانەی کە چ لە ناوخۆ چ لە ئاستی هەولێر و عێراق جێبەجێ دەکرێت زۆر باشە زەنابی لیوامە گەیشتنە ئیمپایر و ئەو قاوەخانێت و حەز لێ قاوە لێ بخۆی ئەمش حەزم لێ بێم قاوەچەکە تۆ بخۆمەوە لێیان دەرێ بچین خۆشە فەرموو زەنابی لیوا لە سەردەمی پۆلیسی هەولێر و جەنابەت کە بابڕێن بەڕێوەبەر بووی یەک لە ڕووداوانەی کە جێگەی ناڕەزای خەڵک بۆ بکە دکتۆر فەرهاد پیرباڵ دەستگیر کرا ئەو حادسەت لەبیرە لەبەرچی بوو دکتۆر فەرهاد پیرباڵ نەمزانی قەت دەستگیر کرابێت بەس دکتۆر فەرهاد پێویستی و بەوە بووی کە لە شوێنێکدا بندرێ هەتا ئەو بارە دەرونیەکەی هەبوو چارەسەر بکرێتن یان ئەو کات بەبیرم دێت سەرۆکی حکوومەت بەڕێز کاک نێچیروان زۆر مهتەم بوو بە چارەسەرکردنی نەخۆشەکەی و هەوڵدان بوو کە لە هەر شوێنێک
لە هەر وڵاتێک پێویستی بە چارەسەر بوو و چارەسەر بکرێت بەڵام خۆی ئامادە نەبوو ئەوە بوو بنەماڵەکەیان برای و خوشی ئەوانە هەموو هاتن لای من لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر بە تایبەتی کاک زیاد لەگە خوشکەکانی هاتن و کچەکەی و کوڕەکەی ئەوانە هاتشویان دەکرد لە سجن وایان دانە کە بەرنامەی بۆ دانێن بەرنامەی تەندروستی لە ڕێگەی ئەو بەرنامە بتوانن چارەسەر بکەن ئەگەر چارەسەر نەکرا هەتا پەیوەندیان بە چەند دەستگایە کرد لە دەرەوەی وڵات بە تایبەتی لە وڵاتی ئیمارات لە وڵاتی ئوردن کە هەوڵ بدرێ بگۆزێتەوەێ ئەو بارە دەرونی کە ئێستا باشە ئێستا الحەمدوللا زۆر سەعاتی زۆر باشە ئیشاڵڵا هەرخوا تەمەندرێژی دەکاتن ئەو کات باری دەرونی زۆر ڕێگنە بۆیە وا پێویست بوو کە چارەسەرێکی جوانی دەرونی لەلایەن کۆمەڵێک پزیشکۆ بۆ بکرێت و دانانی بند نەبوو ینی دکتۆر فەرهاد بێ شێوەیەک دەژێ نەکراوە بەڵکو لە شوێنێک دانرا بوو کە بتواندرێ چارەسەری تەندروستی بۆ بکرێت لەبەرەوە ئێمە وەک وڵاتانی دەرەوە ئەو شوێنەمان نییە بەو بتوانین شوێنێک بێ کە لەلایەن عەفوە لەلایەن پزیشکەوە لەلایەن خەڵکەوە دایرێکت چارەسەر بکرێت بۆیە لەو شوێنە دانرا بوو کە بتواندرێت کە ڕۆژانە پزیشک توێژەری کۆمەڵایەتی چەند توێژەرێک سەردانی بکەن و لەگەڵی دانیش هەرواش بوو خەڵکێکی ئێزگار زۆر لە هەموو چین توێژەکان سەردانی دکتۆر فەرهادیان کرد الحەمدوللا ئێستا باری دەرونی زۆر باشە هیوای تەمەندرێژی و سەرکەوتنی بۆ دەخوازم پەیوەندی چۆن بوو لەگەڵ ڕۆژنامە نووسان زۆر باش پێ دوایە باش کەس ئەندی من لەگەر ڕۆژنامە نووسان پەیوەندی باش نەبوو هەرچەند لەلایەن ئەوانەی خۆشمانەوە گلەی دەکرادایان کاکە خەڵک تو زۆر من ئێستاژ وا دەڵێن دەبی ئەوەی کە دەیکەی ئەوەی جێبەجێ دەکەی ئەوەی ئەو واقعە هەیە بدرێتە دەستگا ڕاگەاندنەکان بۆی دەستگا ڕاگەاندنەکان بزانن لەو شارە تایبەتی لە سەردەمی ئێستا کە سۆشیال میدیا فراوانە خەڵەکەمووی سیفەتی ڕۆژنامە نووسی بەزەب نەک هەر کەسێک تۆ ڕووداوەک ڕوودەدا 50 کامیرە پێکەوە تەسویر دەکات هەر یەکە و بە فکر و بە مەزاجی و بە قیاسی خۆی بڕیا لەسەر دەداتن خەڵکەکەیە باس لەوە دەکا ئەسەر نازانی مەوزوعی هە لە خۆیەوە شتێک دەیتە گۆر ئایا عەمدەنە جاروەیە عەمدەنە بە عەمدەن دەیەوێ شتەکان بگواستنەوە جاری واشەیە نەهرەوەندە بە مەزاجی خۆی یعنی لە جادەی دەڕوە حادسێک دەبین تەسویری دەکا ئەوە مەسەلەن ڕووداوە هاتچۆ ئەو ڕووداوی هاتچۆ بووە چەند کەس تێدا مردووە و بخۆی لەو بابەتانە مەسەلەن دەیگوت ڕووداوەکە کاگەم خار لە فرانسێ وا بزانم تەلەفۆنەکە وای دەگوت وا بزانم چەند کەسە کوژرایە چەند کەسە کوژرایە هەندەش کە دەڕۆیشتم غێرم بەردەوام لە خەت بووم دۆرسپاس وەڵا سێ چار کەس کوژرایە ئەو دیکە بریندارن هەندەش کە دەڕۆیشتم دەیگوت دوو کەس دەچوومە وێز نەبوو دوێ کەس بە بۆکسێشاندا بوو هەرەوەندە بوو نە کەس کوژرا بوو نە کەس بریندار کەواتە ئەتو ناتوانانی ئەگەر دەستگایەکی فەرمی ڕسمی نەبێ بڵاوی کاتەوە خەڵک هەر لە خۆیەوە شت بڵاو دەکاتەوە بۆیە پێویستە دەستگایەکی ڕاگەاندنی ڕێکوپێکە بێ بتوانێت لەسەر زاری بەرپرسەکانی ئەمنی ئەو شارە شتەکان بگوازنەوە زۆر باشە ڕۆژنامە نووسێکەیە علاقەتان زۆر تایبەتە وەکو مام و برازاتان بینم هونەر عومەر واز دەکەم مام و برازا بن علاقێت چۆنەوە دروست وەڵا لە مێژە لەگە هونەری ئەمە پەیوەندێکی زۆر باشمان هەیە کاکوونەر ئینسانێکی ڕەحسووکە وەرجوانیشان بە زۆر قەڵەو بوو ئێستا بەڕات فەتەی خۆی باش زەعیف دووبارە قەڵەو بوویتەوە زۆری حەز لە برنجە برنجی زۆر دەخوا پێشم گوتە برنجی مەخۆ هیوادارم خۆی زەعیف بکە کوڕێکی چاکە لە زۆربەی دەستگا ڕاگەاندنەکان کاری کردووە ئێستاش هەر لە کاری ڕاگەاندن بەردەوامە هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم ئەویش کەسێک بووە لە کاری ئەو وەختی کە من وەکو بەڕێوەبەری پۆلیسە هەولێر زۆر هاوکارم بووە و زۆربەی زانیاریەکان کە دەگواستەوە بە شێوەیەکی ڕێکوپێک و ینی واقعەکەی دەگواستەوە توێ بخۆ دەزانی ئەموو شتێک باسانی ناگوازرێتەوە
بەتابەتی دەستگا ڕاگەاندنەکان دوو ئامانجیەیە دەستگا ڕاگەاندن یەک بەپێی ئەو حزبە یان ئەو جێی کاری لێ دەکات چەند لە بەرژەوەندی وە ئەوەندەی دەگواستەوە مەسەلەن جاری وا هەبوو لەو شارە ئەو شارەن هەم بەجی دێش دەچوون لە پشت ڕێزم هەیە لەوە منتەقەش باسی ئەو وەخت دەکەن پشت و ڕاقییان پشت قەتەوی لە ڕسمەشان دەنگو هەو لێر وایەوە هەمووی وایە ئێوەرە کاکە ئێرە تەسویرکە ئێرەش تەسویرکە بەس ئێرە شەو لێرە ئێرەش تەسویرکە ئەو شارە جوانە دەبینی کە زۆر جار وایەش هەندێک تەسویر لاو لێر پیشان دەدرێ ئەگە زۆر لەو شارەی نەژابی نازانی ئەوە هەولێرە ئەوەندە شتی جوان و ئەندە بینایی جوان و جادەی جوان و شتی جوان لێ دروستکرایە ئیشاڵڵا هەر تەمەندرێژ دەبن تەمەندرێژی بۆ هەموو ئەوانەی دەستی بەتابەتی سەرۆکی حکوومەت پارێزگاری هەولێر هەموو ئەوانەی بۆ شارەوەماندی بوون ئەو شاریان ئەوها جوان کردێ دەستیان خۆش باشە باسی پارێزگاری هەولێر کرد لە سەردەمی تو پێم وابی کاک نەوزاد هادیس پارێزگاری دوایەوە فترەیەکی کاک فرسەتی ڕەحمەتی پارێزگار تەعاملت چۆن بوو لەگەڵ ئەوان چەند تەنسیختان بەیەکەوە بوو چی یادگارێکی خۆشێک شتێکی بە بەتاکید یا من پارێزگاری هەولێر ئەو کات هەر وەکو سەرۆکی یەکەی کارگێڕەکانی ئەو شارە بووە دەتوانم بڵێم دەورێکی سەرکی هەبوو بۆ کۆکردنەوەی هەموو بەڕێوبەرەکان لە ناو دیوانی پارێزگار کە لە هەمان کاتیش کاک نەوزاد سیفەتێکی هەبوو ڕێگەی دەدا بە هەمومان کاری خۆمان بکەین تەنها ئەو لە ژووری خۆی یان لە کاری خۆی چاودێری دەکردن و هەموو پێداویستەکانیش ئەو کات کە پێویستمان پێ باە زۆر نەدەچوین لای جەنابی وەزیر هەزار ڕەحمەت لێبی کاکەریم زیاتر کاک نەوزاد هەموو ئەو شتانەی لۆ جێبەجێ دەکەم دەتوانین بڵێم لە زەمەنی کاک نەوزاد پێشکەوتنێکی ئێزگار زۆر گەورە لەو شارەی هاتووە و دوای ئەویش ڕەحمەت بێ کاک فرسەت هەرچەند ئەو زۆر کەمەوە و برای بەڕێزشم کاگومێ بە تاکیت ئەویش کەسێکی خۆشەویستە لەو شارە زۆرمان دیە مەجای شتێکی نییە مەجای ئەوەندە مەشغوڵە کاگومێت کاتیشە پێشتر بخۆی ینی علااقاتش فراوانی لەگەر خەڵکو هەموو چین توێژەکان هەبووە لەگەر قابیان لەگە لاوان لەگەر ڕاگەیاندن دوجار پەرلەمان دوایی حزب کەواتە ئەو لە هەموو ئەو خەڵکەی شارەزاییە هیوای تەمەندرێژی بۆ دەخوازم ئیشاڵڵا سەرکەوتووە و سەرکەوتوش دەبی لە کارەکانی بۆ خزمەتکردنی ئەو شارە زۆر باشە کاک عەبدولخاڵق دووە پرسیار لێ دەکەم کەسێک جەنابەت کابرایەکی شارەزای بواری ئەمنی لە کوردستان و عێراقیش لەو فترەیە زۆر باس گۆڕانکاری دەکەێت لە عێراق و ناوچەکە وەکو شارەزایەک پێ دوایە ئەو گۆڕانکاریە چی ڕوودەدا ینی هیچ خوێندنەوەکت هەیە بە ئەو داهاتوی کە باز دەکرێت بەتاکیت ئەو کاتێکە لە بەغدا بووم گۆڕانکاری لە هەموو ناوچەکە هەیە نەکە عێراق و عێراقش لەو یەک لە وڵاتانەیە کە کارکردنی یان خۆی پێویستی بە گۆڕانکارێکی گەورە هەیە بەتاکید گۆڕانکاریش لە بەرژەوەندی هەموو لایەکدایە کە بتواندرێ لە داهاتوو ئێمە ملەتی کورد قیاداتی سیاسی کورد سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم جەنابی سەرۆک ئەوانە و هەموو ئەو پیاوە سیاسیانی لە وڵاتە هەنا ئامات و ئامانج گەاندنی ئەو ملەتەیە بۆ دوا ڕۆژێکی ڕۆناکتور گەشتر بۆیە دوای گۆڕانکاریان لە بەرژەوەندی کورد بێت زۆربەی گۆڕانکاریەکان بارودۆخی ئێستاش لە بەرژەوەندی ئیشاڵڵا داهاتوی ملەتی کورد دەبێتن لەبەرەوەی ملەتێکی دەدەبینی کە چەند مەزلوم و زوڵمی لێکراوە و دەبێ بە هەموو لایەکمانەوە هەوڵی دەین پاڵپشت بین بۆ قیاداتی سیاسی کورد بۆی بتواندرێت ئەو ئاوات و ئامانجەی کە هەمانە بێتە دی و وڵاتمان بەرەو زیاتر گەشاوەتر بڕواتن و دەبینی کە وڵاتانی زلهێز ئەو دنیاە بە تایبەتی ئەمریکا کە ڕاستەوخۆ دەتوانین ئێستا کار لەسەر ناوچەکە دەکاتن ئەویش بۆ بەرژەوەندی خۆی هەوڵ دەداتن بەرژەوەندی ئەوان
بەرژەوەندی جیهان ئینشاڵڵا هەمووی تێکەڵ دەبتەوە لەگەڵ بەرژەوەندەکانی ملەتی کورد و دەگەینە ئاوات و ئەو ئامانجەی کامانە لە داهاتوو بێتە دی ئینشاڵڵا. زۆر باشە کاک عەبدولخالق، من قاوەکەم دەخۆم و تۆ شەربەتەکەت تەواو کە ئینشاڵڵا. زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لێرە بووم. حەزم دەکرد بتگەێنم بەڵام پێم وابێت تۆ جەوی ئێرەت پێ خۆشە لێرە بمینەوە. زارێکی کە زۆر سوپاس دەکەم تۆ شتێکت مابی لە کۆتایی. ڕێزم هێلۆ جەنابەت هیوادارم بە تایبەتی ئەو کەسانەی کە خزمەتێکی ئەو شارەیان کردیە بەسەر بکرێنەوە و دەتوانین بڵێم کۆمەڵێک ڕوودا و کۆمەڵێک شتی پێشتر ئەمڕۆ بیر خەڵک دێتەوە و هیوای سەرکەوتن بۆ بەرنامەکەتان دەخوازم. هەز دەکەم بەرنامەی نوێیە، بەرنامەی نوێ جوانە، خەڵکیش ئەوەندە لە دڵ و دەروون و لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەوە ماندووە، حەز دەکە ئەو جۆرە بەرنامانە ببینێت و بەشێک لە کاتەکانی ژیانی خۆی ڕۆژانە سەیری ئەو بەرنامانە بکات. هیوای سەرکەوتن بۆتان دەخوازم ئینشاڵڵا تەمەند درێژ دەبێت. زۆر سپاس. بینەرانی ئازیز، سەرنشینی ئەم زارم لێرە بەجێ دێڵم بەڕێز کاک عەبدولخالق تەلعات، لیوای مافپەروەر و بەڕێوەبەری پێشووتری پۆلیسی هەولێر و هەروەها نوێنەری هەرێمی کوردستان لە فەرماندەی ئۆپراسیۆنەکانی عێراق لە ماوەی ڕابردوو کە ئێستا خانەنشین بووە. هیوای تەندروستێکی باشی بۆ دەخوازم تا میوانی داهاتوو. کاتێک خۆش.